لە هەرێمی کوردستان ڕۆژانە 300 کامێرای چاودێری لە شەقامەکانی سەنتەری شارەکان و دەرەوەی شار سەرپێچەکان و تیژلێخوڕینی شۆفێران تۆمار دەکەن. لە کۆی ئەو 300 کامێرایە 86 کامێرا لە پارێزگای هەولێرە و 20 کامێرا جێگیر کراوە ئەوانی دیکە گەڕۆکن و لە شەقامە گشتەکان دادەنرێن. باوتەی بەڕێوەبەری ڕاگەاندنی هاتوچۆی هەولێریش لە ڕێگەی کامێرای چاودێریەوە توانیویانە ڕووداوەکان کەم بکەنەوە. دەوری ئەو کامیرانە ئەگەر هەرچەندە خەڵک باسی بکاتن بە شێوەشتر، بەڵام ئێمە وەکو پۆلیسی هاتوچۆ وای دادنین کە یارمەتی دەری شوفێران بۆ کەمکردنەوە ڕووداوەکانی هاتوچۆ، چونکە پێشتر ئەو ڕووداوانە کە بەهۆی تیژڕۆیی دەکەوتنەوە یەکجار زۆر بوون، بەڵام ئێستا بە تایبەتی ئەو شوێنانی کە پێشتر ڕووداو زۆر لی دەکەوتەوە و شوفێران تێدا تیژڕۆیان دەکرد و کامیرەمان لێدانەوە، دەتوانم بڵێم ڕێژە ڕووداوەکان کە بەهۆی تیژڕۆیەوە دەکەوتنەوە زۆر کەم بۆتەوە، تەنانەت لە هەندێک شوێن گەیشتۆتە ئاستی سفر، بە تایبەتی ئەوانەی کە کامیرەکانمان لی ثابت کردووە. ئەوانەی بەردەوام لە بەرچاوی کامێرای چاودێرین شۆفێرانن. بەشێک لە شۆفێرانیش بوونی کامێراکان بە پێویست دەزانن، بەڵام نیگەرانن لە چۆنیەتی دانانی کامێراکان لە شەقامەکان. ناشی شارنەوە کە بەهۆی بوونی کامێراوە تواندراوە تا ڕادەیەک تیژڕەوی کەم بکرێتەوە. دەبێت وە بێکە جێگا و مەکانی دیار نەبێ، بەوەی شوفێر هەموو جێگا و ڕێگایەکی لێ ببێتە کامیرە، نەک ئەو کامیرەیە کە وازع دیارە من دەزانم لە کوێن دەرکامیرە هەیە، لەو جێگایە کە کامیرەی لێ من هێواش دەچم لەوی دەرچوم سورعەتی خۆم تیژ دەڕۆم. پێشم باشە 100 پێم باشە کە هەبیتن لۆ پارێزگاری خەڵکی و لۆ شۆفێرە. لە ساڵی 2011 حکوومەت یاریان بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ 40 کامێرای چاودێری هێنایە هەرێمی کوردستان بۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە. ئەو 40 کامێرایە ئێستا کاری پێ ناکرێت. بۆ جێگرەوەی ئەو کامێرایانەش حکوومەت 300 کامێرای چاودێری پێشکەوتوی دیکەی کە بەرەمێنانی وڵاتی ئەڵمانیایە هێنایە هەرێمی کوردستان و لە ڕێگەی ئەو کامێرا پێشکەوتوانەوە ئێستا چاودێری شەقامەکانی پێدەکات. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.